وەزیری پەروەردەی حکوومەتی هەرێم باز لە کەمکردنەوەی پرۆگرامی خوێندن دەکات. دابەشکردنی موچە لە سلێمانی ڕاگیرە. هۆکاری بڕیارەکەی دادگای فیدراڵی دژی هەرێم ئاشکرا دەکرێت. سڵاوتان لەبێ لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشەکەم. وەزیری پەروەردەی حکوومەتی هەرێم ڕایگەیاند داواکاری بۆ کەمکردنەوەی پرۆگرامی خوێندن لە بەرژەوەندی خوێندکاراندا نییە. دکتۆر ئالەن حەمەسەعید وەزیری پەروەردەی حکوومەتی هەرێم ڕایگەیاند داواکاری کەمکردنەوەی مەنهاج داواکاریەک نییە لە سووری قوتابیان بێت، بەڵکو قوتابی لی زیانمەند دەبێت. ئەم ساڵ دەوام 2 هەفتە زووتر دەستی پێکردووە. ڕەزامەندیش وەرگیراوە 5 ڕۆژی پشووی بەهارەش دەوام هەبێت. سەبارەت بە تاقیکردنەوەکان و داواکاری خوێندکارانی ژووتی دەبێت خوێندکار داوای مەشروعیەتی هەبێت بۆ جێبەجێکردن، ئەگەر ناکرێت هەرچی وترا بوترێت باش. ماوەی چەند ڕۆژێکە لە پارێزگاکانی هەرێم خۆپیشاندان دەستی پێکردووە و خوێندکارانی قۆناغی 12 داوای کەمکردنەوەی پرۆگرامی خوێندن دەکەن. ئەمڕۆ بەهۆی نەبوونی پارە لە بانکەکانی سلێمانی و هەڵەبجە موچەی وەزارەتی ڕۆشنبیری و لاوان لە فەرمانگەکانی ئەم دوو پارێزگایە و ئیدارە سربەخۆکان دابەش نەکرا. باپەی ئەو خشتەی وەزارەتی دارایی دیاری کردبوو. ئەمڕۆ موچەی وەزارەتی ڕۆشنبیری و لاوان دابەش دەکرا، بەڵام بەهۆی نەبوونی پارە لە بەشێک لە فەرمانگەکانی سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجە و ئیدارە سربەخۆکانی گەرمیان و ڕاپەڕین موچە دابەش نەکرا. پێشتریش موچەی ئەو وەزارەت و فەرمانگانەی کە پێویست بوو لە داهاتی نەوخۆ موچەیان پێبدرێت دواکەوتو تا ئێستاش حکوومەتی هەرێم هیچ لێدوانێکی فەرمی لەو بارەیەوە نەداوە. ڕۆژی 25/1/2022 دەست بە دابشکردنی موچەی مانگی کانونی دووەمی ئەم ساڵ کرا. یەکەم وەزارەت کە موچەی وەرگرت وەزارەتی تەندروستی بوو، بەڵام تا ئێستا دابشکردنی موچە بە شێوەیەکی سست بەردەوامە و تەواوی وەزارەتەکان موچەیان وەرنەگرتووە. بڕیارەکەی دادگای فیدراڵی لە ناوخۆی هەرێمی کوردستان کاردانەوەی جیاوازی لێکەوتەوە و هەندێک بڕیارەکە بە بڕیارێکی دروست و لە سوودی هاوڵاتیان ناودەبن. لەلایەکی دیکەشەوە هەریەک لە سەرۆکی هەرێم و سەرۆکایەتی حکوومەت و پەرلەمان و سەرۆکی بەشێک لە هێزە سیاسیەکان بڕیارەکەی دادگای باڵای فیدراڵی عێراقیان لەبارەی نەوت و گازی هەرێمی کوردستان بە بڕیارێکی سیاسی و پێچەوانەی دەستوری عێراق ناوبرد و ڕەتیان کردەوە. دەژڵێن ئەم بڕیارە ئەبێتە هۆکاری زیاتر ئاڵۆزکردنی بابەتەکە و چارەسەر نەکردنی کێشەکە لە کاتێکدا ئەم بڕیارە بەبێ ڕەچاوکردنی بنەما دەستوریەکان و بە پشتبەستن بە یاسا مەرکەزیەکانی ڕژێمی باسی پێشوو کە ناکۆکن لەگەڵ بنەمەکانی فیدراڵیەتدا دراوە و ئامانج لێی دژایەتیکردنی هەرێمی کوردستانە. سەرۆکوەزیرانی عێراق وەزیری نەوتی ڕاستپارد لەگەڵ شارەزایانی ناوخۆ و دەرەوە کار بکەن بۆ دۆزینەوەی ڕێگە چارەیەک سەبارەت بە گرێبەستەکانی هەرێم و دۆسیەی نەوت. بە جۆرەی ڕاگەندراوێکی نووسینگەی سەرۆکوەزیرانی عێراق ئەمڕۆ چوارشەممە مستەفا کازمی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق و سەرکردەی گشتی هێزە چەکدارەکان سەرپەرشتی کۆبوونەوەیەکی ئەنجومەنی وەزاری بۆ ئاسایشی نیشتیمانی کرد و لەو کۆبوونەوەیدا وەزیری نەوتیش بانگێشکرا بوو بۆ گفتوگۆکردنی بڕیاری دادگای باڵای فیدراڵی سەبارەت بە ئیدارەدانی نەوتی هەرێمی کوردستان. ئەوەش ئاشکرا کراوە سەرۆکی ئەنجومەن بڕیاریدا بە ڕاستپاردنی وەزارەتی نەوتی عێراق کە هەماهەنگی بکات لەگەڵ هەرێمی کوردستان و کۆمپانیاکانی وڵاتانی بەرهەمێنی نەوت کە پەیوەستن بە میکانیزم و هەنگاوەکانی ئیدارەدانی ئەم دۆسیەیە بە جۆرەی بڕگەکانی دەستور و بەرژەوەندی باڵای نیشتیمان و جێبەجێکردنی بڕیارەکانی دادگای باڵای فیدراڵی. ئەمەش لە کاتێکدایە ئەمڕۆ لە یەکەم کاردانەوەدا دوای بڕیارەکەی دادگای باڵای فیدراڵی دژی سەربەخۆفرۆشتنی نەوتی هەرێم لەلایەن حکوومەتی هەرێمەوە ڕەوتی سەدر بە فەرمی هاتە دەنگ و پشتیوانی ئەو بڕیارەی کرد و ڕایگەاند پێویستە ڕێز لە بڕیاری دادگای فیدراڵی بگرین. سەرۆکی لیژنەی وزە و سامانە سروشتەکانی پەرلەمانی کوردستان هۆکارەکانی بڕیاری دادگای فیدراڵی لەم کاتەدا ئاشکرا دەکات و ڕای دەگەێنێت. دوو هۆکار لە پشت بڕیارەکانی دادگایە. عەلی حەمەساڵح ڕایگەاند هۆکاری یەکەمی بڕیارەکە هەوڵدانی کووردە بۆ بوون بە بەشێک لەو کێشەیەی لە نێو ماڵی شیعەی عێراقدا هەیە. وتیشی هۆکاری دووەم ئەوەیە کە هەرێم لەو تەوقیتە خراپەدا دەیەوێت غاز لە ڕێگەی تورکیاوە هەنار دەبکات، ئەمەش لای ئێران و عێراقیش قبوڵکراو نییە. ڕۆژی 15 ئەم مانگا دادگای فیدراڵی بڕیاریدا بە نایاسایبوونی سەربەخۆفرۆشتنی نەوت و غازی هەرێم و جەختی کردەوە ئەم پرسە نادەستوریە. ئەمەش وەک هەنگاوێکی گەورە لە پاشەکشەی نەوت و گازی هەرێم هەژمار دەکرێت. لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشکرا شاد و بەختەوەربن.